ئەوڕۆ تەڵەبە بەرنەوەک سەکان مامەدار بەرنەبوونە بەس تەماشا چێ نەدەکەی تەماشای گۆ دەکەم تەماشای چێ دەکەم ئەنگۆ چێ مامەدار بەتەنێمە دوگەلە خوێری دەزانی هەتا ئێستا چاقول لەسەرە با چاقواکە لێرەدەم تەماشای گۆ ناکەمەدی کورە مامەدار وەڵڵا بەتەنێمە بەتەنەی ئەری وەڵڵا درێم واز لەوەی بینە ئەمە ڕاز قسەکەی ڕۆژەگە لە جوام دەزانی نەتگۆ بۆ قلم ها نەتگۆ بۆ قلم ورە وازم لەوەی ناواز یەکەشکەم گرتیە و جارە بەجددی بەجددی ئەدیکو وڵا بابا تو ڕاد مالیە ئەتو بەس پێم برێ بەس پێم برێ هەر پیاوە قسێک لێرە بەس پێم برێ عیلاقت نەبی بەبەر چاقوانی دەدەم وەڵڵا ئا پشتمە دوو بەستە ورە پشت بەم بەبەستە تو عیلاقت نەبی نا پیاو هەیە لەو گەڕەکەی قسەی بکە تۆ خۆڕەکان هاتن دوازە نەفەر ماغار دەدەن نانادا سێنە سێت دوازەی چێ سێنا کاکەدا عاقلیان تۆ وەرە 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 چیا وەرە 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 ئەتۆ پیاوی ڕۆژێ ئەوڵۆ تەعلیقدا توشتیم دەدا ها لە کۆرانێ وەڵا خوشتیان لەگە چێتیەوە لەگەتومە لەگە تو تەماشا چێ دەکەی ورە تەماشای گۆ دەکەم دوازدە زەلام هاتنە لە بەنگۆ ئەمت با پێت برێم ئەمە خۆڕی مەنتیقەمە تێدەگەی کەس لۆی نییە لێرە خۆڕیاتی بکە بڕێ لەمەتەقە چۆرکە دەی قسەک تا پێ برێم ئەو مەنتیقە هەموو چەقوی لەسەرە ئەمرتان نەبینێ عالەمەم لە فەرعی هاتنە دەرێ کامامەدار سێ کەس بەدەو سێ تازە بوون ورە سێ کەسکە یەکمەر نابینی وەڵڵا سێنە جێب دێنە چوو دەدەن خۆڕی مەنتیقە هەر بە خۆمم تێدەگەی ئەمرتان نەبینی هەزار جاری